لە 50 ساڵ پێش ئێستا و لە کۆتایی ڕۆژەکانی کۆتایی مانگی شوبات ساڵی 1970 ئەم کەلارە بۆ بە قەزا. ئەمڕۆ ئێمە وەکو لیژنەی باڵا ئەم کۆنفرانسە بە دەستپێکی چالاکیەکانمان دەست پێکەین بە دروشمی لەوێبیلی زێڕیندا کەلار بەرەو ئایندێکی گەشتر بە چاودێری بەڕێز سڵاح کۆخا سەرپرشتیاری ئیداری گەرمیان و بە سەرپرشتی قایمقامی کەلار لیژنەی باڵا یادی کەلار فستیڤاڵی یۆبیلی زێڕینی کەلار لە ڕۆژانی 25 و 26 و 27 بەڕێوە ئەبات بەم شێوەیە. هەر ئەمڕۆ لە ئامادەیی مستەفا ڕەشید زنجیرێک چالاکی هونەری پێشانگای شێوەکاری هەیە بۆ سبەی 26 دوو هەموو چالێکەکان ئەکادیمی دەبن لە زانکۆی گەرمیان و پەیمانگای تەکنیکی تایبەت لە کەلار بەڕێوە دەچن لە ناویاندا پانێڵێکی گرنگ تایبەت بە گەشەکردنی کەلار هەیە. دوو سبەی واتە 27 دوو چالاکیەکی سەرەکی چالاکە سەرەکیەکانمان لە هۆڵی هونەر ئەنجام ئەدرێت کە کۆمەڵێک وتار و بەخشان و چالاکی هونەری لەخۆ دەگرێت. پاشان بۆ شەوەکەی فستیڤاڵێکی یاری ئاگرین یۆبیلی زێڕینی کەلار لەسەر قڵای شێوانە بەڕێوەچێت